تان باش ڕووداوەکەی دوێنێ نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی حەشدی شعبی بارودۆخی ئێستای دووس خورمات و چۆنە؟ بارودۆخی ئێستای دووس خورمات و لە هەوڵی چارەسەرکردندایە هێزێکی ڕەوانەی ناو شار کراوە بۆ ئەوەی ئەو خروقاتانەی کە شەو دوێنە شەو سەلەبانی ئەمڕۆ دروست بوو لە لێوان هەردوو لە ئێستا نوێنەرێکی نیشتمانی کوردستان بەڕێز عەدنان حەمەیمینا گەیشتە شاری دووس خورمات و لەگەڵ ئاغای ئیقبالی نوێنەری حەشدی شعبی لە دووس خورمات و وا بڕیارە دوای کاتژمێرێک کاتژمێر 3:30 ئێوارە کۆبینەوەی ئەنجام بدەن بۆ گۆڕینەوەی بیلەکان کە نزیکەی 75 کورد بیلن لە لای حەشدی شعبی دیارە ئەو کوردانە هیچیان نە چەکدارن نە پێشمەرگە نە پۆلیسن تەنانەت کاسبکارن هەمویان خاوەن کارگە و غەسالە و ئەوانن کە کارگەکان کاکاوە بۆچی ئەو هاوڵاتیانە ینی گیراون لەلایەن چەکدارانی حەشدی شعبیەوە؟ بەڵێ چۆن بەڕێز پرسیارەکەمەوە بوو بۆچی ئەو هاوڵاتیانی کە تۆ باست کرد ینی بەدیل گیراون لەلایەن چەکدارانی حەشدی شعبیەوە؟ بەڵێ ئەو هاوڵاتیانە کارگەکانیان دەکەوێت بە خوارەوەی شاری دووس خورمات و دیارە نزیکە لە گوندی چارداغڵوو ئەو گوندا حەشدی شعبی تێدایە و تورکمانی شیعەنشینن دوێنێ کاتژمێر نوێی سەلەبەیانی ئەو کێشەوەی ڕوویدا لە نێوان هێزی پێشمەرگە و حەشدی شعبی ئەوانیش چون ئەو هاوڵاتی کوردانیان دەست بەسەر کرد بۆ ئەوەی دۆخەکە زیاتر ئاڵۆتر بێ بەڵام ئێستا لە ئەوەدان کۆ ببنەوە بۆ هێوەرکردنەوەی بارودۆخەکە. بەڵێ کاکاوە ئەمڕۆ ئەحمەد ئەلسافی نوێنەری عەلی سیستانی مەرجەعی بالای شوێنەکانی عێراق لە وتاری نوێژەینیدا باسی لەوە کرد کە پێویستە دۆخەکە ئاسایی بکرێتەوە و ئەم دۆخی کە لە دووس خورمات و ڕوویداوە پاسا و هەڵناگرێ ینی چاوەڕوانەکرێت لایەنەکان ینی لەگەڵ حەشدی شعبی و لە هێزی پێشمەرگەی کوردستان بگەنە ڕێکەوتنێک بۆی ئەم دۆخە دووبارە نەبێتەوە؟ لە هەوڵی ئەوەدان مقتەدا سەدر سەرۆکی ڕەوکی سەدر تەداخلی مەوزوعەکەی کردووە بەڵام هادی عامری سەرۆکی منەظەمەی بەدر و سەرپرسی حەشدی شعبی کە ئەوەی دوور خستەوە کە دوای ئەم حەشدانە دوورن لە ئەم کێشەیە دوورە لە حەشدی شعبیەوە بەڵام کە بیدایەتی کێشەکە دروست بوو لە ناوان هێزی بەدرا دروست بوو کە هاتن پێشمەرگەی گیانزامار کرد و کە بیدایەت ئەوان دەستیان کرد بۆ فەقا بۆ ئەوەی کێشەکە دروست بوو یعنی هەر لە فەوجەکەی هادی عامری سەردا کاکاوە لەم کاتەدا کە لە شەنگال بۆ نمونە هێزەکانی پێشمەرگە لە شەردامون لەگەڵ چەکدارانی داعش و کۆنتترۆلی شنگال کرایەوە بۆچی لەم کاتەدا شەڕ و پێکادان لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ چەکدارانی حەشدی شعبی لە دووس خورمات و ڕوئەدات؟ دیارە ئەمە ماوەی ساڵی زیاترە حەشدی شعبی بوونیانەیە لە ناوچەکەدا چەندی خوڕقاتیان کردووە چەندی جازیات ڕۆیان کردە بەسەر هێزی پێشمەرگە بەڵام هێزی پێشمەرگە خۆ دەزانی لەم کاتەدا لای هەمووان ئاشکرایە شەڕی دوو خۆڵی پێ ناکرێت کە ئێمە دوژمنێکی گەورە لە پێشمانە ئەوی شەڕی داعاشیش هەم لە هەمان کاتا دژمنی حەشدی شعبیە بۆیە پێویست ناکا لە دووس خورمات و ئەم وەزعە ڕووی بدا دووس خورمات و بۆ خۆ دەزانی قەزای وەک شوێنەکانی تربیە دووس خورمات و شوێنێکی سنووریە لە بین شیعە و سونە و هەموو لایەنەکانە پێویست ئەم وەزعە هێور بکرێتەوە و ئەوان بشنە دەرەوەی دووس خورمات و چونکە دووس خورمات و پاراستنی ئەوانی پێویست نییە و ئەوان ناتوانن بیپارێزن و دیارە لای هەمووان ئاشکرایە ئەوان چەندین خوڕقاتەکەن چەندین خەڵک ئەڕفێنن و دوای بەپڕی پارە ئازادیانەکەنەوە یاخود ئەیان کوژن دیارە ئەمە کێشەیەکی ئەمنی دروست ئەکا بۆ ناوچەکە. بەڵێ زۆر سپاس بۆ کاو شێخانی جێگری بەڕێوەبەری پۆلیسی دووس خورمات و سپاس بۆ بەشداریت لەگەڵمان.